خێراتتانەکەین زۆر سپاسانەکەین برای من خۆی ئێمەش حەزەکەین خەڵکەکە هۆشیارەکەی زیابێ بێتە سەر بەکارهێنانی شوشە بەڵام شوشە یەکەم خەرجی زیاترە خەڵکی ئێمە لەم ڕۆژایە بەبوونی قەیرانی دارایەوە حەزی لە شکاڵی هەرزانترە و قەباری زۆرترە ئەمە یەک دووەم بۆ نەقڵ و بە بابەتەکانی شوشە سەر ڕێگرانبوونەکەی خەساربوونی زۆرترە بۆیە شەریکات و معمەل و مەسانیعەکان پەنا ئەبانە بەر پلاستیک زیاتر هەم کولفەی کەمترە بۆم بازاڕی ئێستای کوردستان هەمیش خەڵک حەزەکە قەبارێکی زیاتری هەبێ یعنی لە جیاتی ئەمە بە نیو لیتر بکڕێ ئەمە بە لیتر یەکرێ و پلاستیکە باشە بۆی ئەمە هۆکارێکە نرخەکەی هۆکارێکتر ئێمە بۆ نمونە ئێستا زەیتی زەیتونمان لە سووریا بۆیت سووریا بە بۆنی شەڕ و شۆڵ و ڕێگە و بان و بابەتان و نەقڵەکەی هەم شوشای دەستکەوتنەکەی قورسە یا کوالەتی باش نییە هەمیش خەساربوونی زۆرە لە ڕێگەوبان یعنی بۆ نە شەحن کرێ لێەوە لە عفرینەوە دووسێ جار داگرتنی و بارکردنی تێکەوێتەوە کە شوشە لەمە بشکێ کامل زەیدەکەمان خەسارە بێ کامل نەقڵەکە خەسە بەس پلاستیک وانە بەرگەگرتنی زیاترە بەڵام ئەگەر بکرێتە سەر عام یعنی هەموو بوارەکان لەلایەنی تەندروستیەوە کە بۆنە لە موادە توبیەکانەوە لە خواردنەوە لە هەموو بابەتەکانەوە لە زەیت و لەو شتانەوە هەمووی بکرێتە سەر شوشە ئێمەش حەزەکەین بەڵام و کاتە پێویستی بە بارودۆخێکی دارایی باشتر هەیە پێویستی بۆی خەڵک هۆشیارێکی زیاتر بێ ئێمە ڕاستە ئێمە بۆ نەزەیتی زەیتون و سرکەی سێوین ئەیکەنە شوشەوە ئەی باشە تۆ سەرەتاییترین عیلاجی دەرمانە عیلاج دەرمانتە لە پلاستیکایە بە ئاوی مقەتەرتەوە بە سرنجتەوە هەموو ئەم بابەتانە هەموو حتا شروبەکانیش شروبەکانەکو دەرمان بەکارێنێ باشە سێکە لە پلاستیکایە ئەبێ حکومەت کە دەستی کرد بەمەی هەموو بکرێ بە شوشە هەموو بوارەکان بگرێتەوە نەک بۆ نمونە موادی خۆراشی وابێ لە شوشەیە بێ بەڵام موادی دەرمان بۆ نە لە پلاستیکا بێ ئەبێ شتەکە عام بێ ئەنجا ئەم پلاستیکانەش ئەم بابەتانە یا هەموو بابەتەکانی تر موادی پاکن موادی شتی خراپ نین بەکاراتوو نین مواد ئەوەلین بۆ شتێکی کاڵایکی پاکە ئێمە بە هەردوو جۆرەکەمان هەیە دڵنیاشم زۆربەی شوێنەکانی تر لەو شێوازە هەیەە بیان و بڕیان کردو بۆ خەڵک ینی خەڵکەکەی حەزی لە شوشەکەی کولفەی زیاترە شوشەکە دەسەخاتە شوشەکە خەڵکیش هەیە پلاستیکە بە هەرزانترکە دەسەخاتە سەر پلاستیککە بۆی زۆربەی شوێنەکان تووشێ و گرفتە بوون لە جاتی یەک جۆربێ دوو جۆریان هەیە هەر هەمان کاڵە دوو جۆریان هەیە من ئەمە سرکەی سێوە دوو جۆرمان هەیە هەمانە لە دەبێ یەک لیترە هەمانە لە شوشایانی لیترە ئەتەرەوە کاتە حەسەب ڕۆشنبیری کەسەکە یعنی گرنگی دام بە تەندروستی خۆی دەسەخاتە سەر و بوارە دەمە ئەو کویتێک لە کۆمپانیایی کە بەرهەمەکانمان لە کوی بەرهەمەکانمان لە بازاردا هەیە ئیش هەموو کۆمپانیایەک مافی خۆیەتی کە کار لەسەر دوو شتەکە نرخ لەگەڵ کوالیتیە یعنی ئێمە هەمیشە گرنگیمان بە کوالیتی داوە بەڵام لە بەرهەمێنانی مەوادە تۆ سەیری خستنەڕووی مەوادەکە دەکەی لە ئەو مەوادە کە خستنەڕووی بۆەکەی خواستی ئەبێ بەدڵی خواستی کڕیارەکە بێت لێرەدا ئێمە توانم بڵێم هەر لە زەیتی زەیتونە سێ جۆرمان هەیە ینی دوو جۆری شوشەیە جۆرێکی پلاستیکە دیارە ئەمەش پلاستیکەکە کولفەی تێچووی کەمترە تاوەکو شوشەکە لەسەر کارگە شوشەکە گرانترەکەوێ بۆیە کاتە نرخەکەی گرانترە بێ بۆیە هەمیشە ئەوە کڕیارە وا ئەکا تۆ چی شتێکی بۆ بەرهەمێنی نەک ئەوەی خودی خۆت دایمە تۆ ئیش لەسەر خواستی کڕیارەکەی بۆنی ئەم بە تایبەت لەم 10 ساڵی کۆتایی ئەتوانم بڵێم لە دوای 2014ەوە کە قەیرانی دارایی دروست بووە ینی زۆرینەی کارگەکان ئیش لەسەرەوەکەن لەسەر هەرزانی ینی ئەتوانم بڵێم خێرێکی کەم فرۆشێکی زۆر بۆ ئەوەی چکە لە ئێسەیە باری دارایی کڕیار ئەوەیە کە تۆ خواستەکانی دابین بکەیت بۆی بتوانانی بە کەمترین نرخ ئەو بەرەمە بخیتە بازارەوە بۆی بک بەدەستی کڕیار ئەوەی کە من ئەینێرم بۆ وڵاتێکی وەک کۆیت یاخود وڵاتە عەرەبیەکان هەمان شتێکە لە کوردستانە هەیە من ئەگەر کارگەکەی خۆم باس بکەم لە 90 کۆی بەرهەمەکانم لە هەولێر بەرهەم دێت کەواتە ئەمە وای کردووە لە هەمان کاتە هەلێکی کار بڕەخسێنە بۆ خەڵکی ناوخۆی هەرێمی کوردستان ئەم کوالیتی ئێمە زۆر گرنگیمان بە کوالیتی داوە تۆ ئەگەر لە من بپرسی لە بابەتی زەیتە ینی لە دنیاە لە پلاستیکە ئافرۆشە بەڵام ئەبێ لایانی بەپرس لانی دەسەڵاتدار کە حکوومەتی هەرێمە ئەبێ
ڕیسایکلین زیاد بکات بۆی ئەو ژینگە پیس نکات لە هەمان کاتە تۆ وەک پێم وتی کڕیارە وا لە تۆ کات چی بۆ بەرهەم بێنی ئێمە یەکی کێشەی سەرەکیمان لێرە هەیە کێشە سەرەکیەکەوەیە کوالیتی کۆنتترۆل لە کوردستانە زۆر لاوازە ینی بەرهەمی من هەیە کە براندە کڕیمە ئەم براندە لە تورکیا ئەمە کڕیمە کەچی لە سنوورەکانەوە بە قاچاق دێت داغڵە بێت کە من زیانێکی زۆرە وەکو منۆک و کۆمپانیایەک کە لە بازاڕە هەم ینی ئەم زەرەرە ئاکەم ینی ئەکرێ ئەمە کوالیتی کۆنتترۆل لە هەمان کاتە تەقلیدکردنی تۆ کە ئەمە بەتوان بڵێن بە زیاتر لە خواری و عێراق مەوادی ئێمە کە براندێکی بەناوبانگە کۆپیەکرێ چەندها ئەتوانم نمونە پیشان بم کە هەر براندەکەی منە کۆپی کراوە ئەنێمە دەتوانم بڵێم لە خواری و عێراق بڵێ تەقلید دەکرێت ینی حاڵەتێکی زۆر بەربڵاوە ئەوەی کە ئەبێ ئەکتیڤ بکرێ کوالیتی کۆنتترۆڵە ینی کوالیتی کۆنتترۆل ئەتوانێ من کە کارگیەکەم بەرهەمێنم ئەبێ طبعاً ئێستا هەیە شکور هەیە بەڵام زیاتر لە سنوورەکانە ئەمەوە بکرێت ڕێگە نەدرێت لە ئێرانەوە بە تایبەت لە تورکیاوە بە قاچاق ئەم مەوادانە بێت چکە و کاتە بەبێ فیلتەر دێت و خەڵکیش بەکارهێنێ بەڵام ئەگەر بۆ کوالیتیە بڕە ئەگەر من مەوادی پلاستیکیشم بەکارهێنابێ لە ئاستی ستانداردی جیهانی ئابێ بۆیە تەنها ئەوەیە ئەبێ کوالیتی کۆنتترۆل ینی بەشەکانی زیاد بکرێ زیاتر چاودێری بازار بکرێ کە ئەمەش ئەبێ حکوومەت هەستێ بە نیشانە.